بەرزان دووبارە سڵاوتان لەبێت بەردەوامین بۆ درێژەدان بە تەوەرە گفتوگۆکەمان لەگەڵ زۆر بەڕێز کاک عەبدوڵای موحتەدی. کاک عەبدوڵای جان، بەر لە پشووەکە پرسیاری ئەوم کرد کە ئێوە دەوترێت ئێوە پەیوەندیتان لەگەڵ برادرانی پارتی دیموکراتە زۆر باش نییە. قسەیەک هەیە لەو بارەوە کە کێشەیەشی کۆنی بنەماڵەی هەیە نێوان بنەماڵەی عەبدوڵای موحتەدی و بنەماڵی بارزانیەکانە. ئایا ئەم قسەیە تا چەند ڕاستە؟ جارە یەکەم ئەو قسە ئەگەر بگەڕێنەوە مێژوو وان نییە، چونکە بنەماڵەی ئێمە وەختێک کە مەلا مستەفا لە ئێران بۆ لە کۆماری مەهاباد دۆست و هاوکاری بوون و سەرەتای دۆستایەتیەکەمان ئەو وەختی دامەزراوە. مەلا مستەفای بارزانی دەور و کاریگەری بووە لەوەی باوکم و چەند کەسێکی دیکە کە تۆزێک دردۆنگ بوون بەوەی کە کۆمەڵی ژێکاف گۆڕاوە بە حیزبی دموکرات، ئەوانی ئاشت کردوتەوە لەگەڵ قازی محەممەد و لەبەرەوە من پێم سەیرا و قسە نەخێرە و کێشێ نەبووە. بەڵام شتێکی تر هەیە، ئەگە قسە لە سەردەمی ئێستا دەکرێت ئێمە لە باری دۆستایەتیەوە فەرقێک بینی یەکێتی و پارتی ناخین، ڕێز لە هەردووچیان دەگرین و هیواداریشین ئەوانیش فەرقمان نەخ. ئێوە بارەگا و بقڕی سیاسیتان لە ناوچەکانی ژێر دەسەڵاتی پارتیا هەیە؟ بەڵێ ئێمە لە هەولێر هەمانە بارەگای زۆرمان هەیە. چاومان بە مەکتەبی سیاسی پارتی کەوتووە، چاومان بە سەرکردایەتی پارتی کەوتووە. من بۆ خۆم بە خزمەت کاک مەسعود گەیشتوم. ئەوەی لەوانی دەبیستین هیچ کێشەیەک نییە، لە دڵی ئێمەشدا هیچ کێشەیەک نیە. بەڵام دەوترێت جیابوونەوەی باڵی عومەری ئیلخانی زادە لە ئێوە بە جۆرە جۆرەکان دەستی پارتی تیا بوو. چەند ڕاستە ئەو قسەیە؟ وڵای باشترەوە لە کاک عومەر پرسی. من هیچ بەڵگەیەکی ئاوان بەدەستەوە. زۆر باشە کاک عەبدوڵا، من ئەمەوێت چمە سەر تەوەریشی گرنگ کە ئەویش بەداخەوە شەڕی نێوان کۆمەڵە و دیموکراتە. ئەو شەڕی کە وەک مامۆستا ئیبراهیمی عەلیزادە لە دیدارێکی تەلەڤیزیۆنی ئاماژەی پێکرد، ئەو شەڕە ئەبوو ڕووی نەدایە بەڵام ڕوویدا. من پێم خۆشە لە سەرزاری ئێوەش وەک بەشدار بوویەک وەک کادرێکی سیاسی دیاری ئەو پارتە سیاسی لەو ڕۆژگارەیە هۆکارەکانی ئەو شەڕە پەیوەندی بە چیەوە هەبوو، ئەو شەڕانە بۆچی ڕوویدا لە نێوان کۆمەڵە و دیموکراتە؟ بەڕاستی کۆراندنەوەی ئەوە و سەر لە نوێ هەڵدانەوەی ئەو لاپەڕە لە مێژوو تەنها بۆ ئەزمون وەرگرتن، نەک بۆ برینارکردن، نەک بۆ کولانەوەی برینەکان. ئێمە بەبەستمان ئەوەیە کە ئەم پرسانە بکەینە تەجروبەیەک کە ئایندەیەکی جوانتر، ئایندەیەکی ئاشتی خوازانەتری پێبەرهەم بێنین. من ئەمەوێت جەنابەت لەو ڕەنگەی وەڵامی پرسیارەکانم بیتەوە. ئەوەی کە پێم وا بووە، من لە کتێبێکدا کە بنێوی 5 ساڵ لەگەڵ عەبدوڵای موحتەدی بووە لەوێدا باسم کردووە. بەڵام بۆ بینەرانیش ئێستا گرنگە هەندێک ڕەگەزی گرنگ لەو هۆکارانە ئاماژە پێ بکەیت بۆ ئەوەی لە ئایندەیە ئێمە چیتر کورد دەستی نەچێتە خوێنی یەکتر و دووبارە نەبێتەوە تەجروبە تاڵانە. پێم وایە دەبێت تەحەمولی یەکتر زۆرتر بکەین. پێم وایە دەبێت پلورالیزم و فرەچەشنی بە عەمەلی بچەسپێنین. پێم وایە دەبێت مەوازینی دموکراسی حاکم بێ. پێم وایە دەبێت سندوقی دەنگدان سەنجی مەحەک و یەکلاکەرەوە بێ. پێم وایە هەردووگلا دەبێ هەردووگلا و هەر لایەکی تریش بەڵێن بدەن بە خۆیان و بە خەڵکیش کە هەرگیز بۆ چارەسەرکردنی ناکۆچیە سیاسیەکان دەست بۆ چەک نەبەن، بەڵکو ڕێگای دیالۆگ بگرنە پێش و ئەم شتانە هەمووی لە ڕێککەوتنامە دووقۆڵیەکەی ئێمە و حیزبی دموکراتی کوردستان ئێراندا هاتووە. بۆیە پێم وایە عەمەلەن معنای دەرس وەرگرتنی هەردوو گلامان هەیە لەو. بەڵام تا ئێستا هیچ لایەکتان داوای لێبوردنتان لە کۆمەڵانی خەڵکی کوردستان نەکردووە بەوەی کە ڕۆژگارێک هەڵەیەکی گەوری استراتیژی وای کرد کە ڕۆڵەی کورد بەخۆش بدرێت لەسەر ململانی سیاسی. بۆچی تەنانەت لەو ڕێکەوتنامەی کە لە 23 ئەیلولی 2012 ئەم ساڵدا لەگەڵ بەڕێز مستەفای هیجری و باڵێکی حیزبی دیموکرات ئیمزاکرا، تەنانەت لەوێشە ئاماژە بەوە نەکرا کە ئێوە وەک دوو باڵی دوو پارتی سیاسی جیاوازی وەک کۆمەڵە و دیموکرات لەوێشە داوای لێبوونتان نەکرد و کەم تا زۆریش باسی ئەو مەسەلەیە نەکرا. بۆچی؟ ڕەنگ بێ هێشتا زمانی پێویست بێ تا ئەو قۆناغە و بە هەموو قۆرتەکانیەوە هەزم بکرێ.
پێم وایە جارێ زمانی تری پێویست. ئێوە لەگەڵ پارتیشی دیموکرات خوازە ڕێکەوتن نامە و پەیمان نامەتان بۆرکە و ئیمزا کردووە. بۆچی لەبیری ئەوانە بوون بەرلەوە لە نێو خۆی کۆمەڵەیە جۆرێک لە ساس و پێگاتن دروست بکەنەوە دواتر چکم بە فکر بە استراتیژی سیاسی ڕەوتەکانی کۆمەڵن لێکترەوە نزیکترن تا حیزبێکی دیموکرات. بۆچی سەرەتا هەنگاوێکی لەو جۆرەنە یا خود بڵێم ئایا لە ئێستاە هیچ ئومێدێکەیە بۆ ئەوەی کە باڵەکانی کۆمەڵە دوور و نزیک جۆرێک لە دانوستان لە نێوانیانە هەبێ و بتوان بەرەیشی بەهێزی ئۆپۆزیسیۆنی چەپی ئێرانی دروست بکەنەوە؟ ئەوەی کە هەچی حیزبی کۆمۆنیستی ئێران و سازمانی کورد دەستانی حیزبی کۆمۆنیستی ئێران قەوس کۆمەڵە هەچی ئەوانن ئێمە خوازیاری هەموو جۆرە ئاساییکردنەوە و دۆستایەتیەک لەگەڵ یان هەین جارێ ئەوان ئەو ئامادەیان نییە. پێم وایە تێگەیشتنی من وایە کە لە داهاتوودا لە ژێر کاریگەری واقعیاتی کۆمەڵگەی کوردستان و داخوازی بەدەنەی حیزبەکەیان پێم وایە ڕۆژێک ئەو نزیکیە هەر دەبێ ببێ، بەڵام تێکەڵبوونەوە پێم وانە چونکە ئایدیۆلۆژی جیاوازمانێ. بەڵام ئەگەر کەسێک باڵێک لایەنێک تاکێک بەڕاستی جیاوازی و ناکۆچی فکری و سیاسی و بەرنامەیی نییە بەرەی چیکەک با یەک بگرینەوەی تر ئێمە هەر کەسێک هەر لایەک لە ئێمە جیابوو بێتەوە یا لە خەڵکی کە جیابوو بێتەوە یا خێر ماوەیەک دانیشتوو بوو بێ و ئێستا بیەوێ بێتەوە کار، ئێمە پێمان وایە دەبێت کۆمەڵەیەکی بەهێز بە یەک بەرنامەی سیاسی و بە یەک ئاڵاوە هەبێ. بانگەوازیش دەکەین بۆ ئەوە ئەگەر بەڕاستی کەسێک بەرنامەی جیاوازی هەیە فەرموو نیشانی بدا دەنا هیچ پاساوێک بۆ جیاوازی نبینی. کەواتە لە نێوان موحتەدی و مستەفای هیجریە کام لا دەست پێش خەربوون بۆ دانوستانەی ئابی 2012؟ ئەگەر هەردوو لامان لەسەری کۆک نەبوویان ئەو کارە نەدەکرا. مەبەستم سەرەتایی بڕیارەکە بێگومان ئەگەر هەردوو لە کۆک نەبن ناکرێت، بەڵام برونەت و هەوڵی زیاتر لە کام لاوە ئەوان دەست پێش خەریان کردیا بەڕێستان. وڵای نەزانم بڵێم چی، من حەز دەکەم ئەوە بزانین ئەگەر حوسنی نیەت لە هەردوو گلاوە نەبوایە و نیازێکی بەڕاستی یەکگرتن لە هەردوو گلاوە نەبوایە ئەوە سەری نەدەگرێت. ئێمە بەش بە حاڵی خۆمان ئەوانەی شتەکانی ئێمان خوێن بێتەوە دەزانن کە ئێمە لە 2001ەوە خوازیاری شتێکی ئاوا بووی. بڵێ موحتەدی بەوە تاوانبارەکرێت کە پێداگری و داخۆشی لەسەر ئێران چێتی دەکات، بە تایبەت ئەوەی کە هەندێک لە ڕووناکبیران و حیزبە فارسیەکانی لە ئێوە تۆڕە کرد لەم دانیشتن و دانوستانی نێوان ئێوە مستەفای هیجریەوە بوو کە لەوێشدا پێتان لەسەر یەک پارچەی خاشی ئێران داگرت و شتێکی لەو جۆرە. ئایا ئەم تۆمەتبارکردنە چەند جێگەی خۆیەتی کە موحتەدی هەمیشە پێداگری لەسەر یەک پارچەی خاشی ئێران و ئێران چێتی دەکات؟ ئەخەو دوانە دووشتن لەگەڵ یەکتری. ئێمە نە حیزبی دموکراتی کوردستانی ئێران نە حیزبەکانی تر من پێم شک نایە مەگەر حیزبی زۆر بچووکی کە ئەم 2-3 ساڵە دانراون و هەرێکی 2-3 کەسن من ئەوانە ناڵم، بەڵام ئەوەی حیزبێکی ڕیشەی هەبێ مێژووی هەبێ لە کوردستان خاوەنی خەبات بێ حیزبەکانی کوردستانی ئێران کامیان داوای جیایی لە ئێرانی کردووە هیچ کاممان نەمان کردووە کە نەتکردو خۆت بۆ پیاخراب دەکەی. هەر کەس پرسی داوای جیایی لە ئێران دەکەی دەڵێی چی لە بەرنامەکەتدا نییە، بەڵام هەر دەڵێ دەیکەم ئەخە نەتکردووە. بەڵام ئەوەی ئێمە کردومانە مافی دیاریکردنی چارەنووسە کە لە ڕۆژی ئەوەڵی دامەزراندنی کۆمەڵەوە لە 43 ساڵەوە پێشەوە هەتا ئێستا بەردەوام کردومان. کورد نەتەوەیەکی دابەشکراوی لێکدابراوە کۆن لە نێوان ئێران و عوسمانی، دواتر لە جەنگی جیهانی یەکەم لە نێوان بەریتانیا و فەرەنسا بە ڕێکەوتن نامەی سایکس پیکۆ کە مستەملەکات و وڵاتەکانی ئیمپراتۆری عوسمانیان کە لایەنی دۆڕاوی جەنگی یەکەمی جیهانی بووە بەش کردووە، لەلایەن ئەوانەوە کورد بەشکراوە بۆتە 4 پارچە.
هەمیشە ئەوەمان وتووە هێزە ئیستیعماریەکان هەمیشە بۆ ئەو دابەشکردنە بوون ئرتیجاعی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەمیشە لەگەڵ ئەو دابەشکردنە بوون بۆیە ئێمە بە مافی کوردی دەزانین کە بتوانێ حکوومەت و دەوڵەتی سربەخۆی خۆی پێک بێنێ جا ئایا هەر چوار پارچە یەک دەگرێتەوە کە ئەوەش تەنها دەبێت بە دڵخوازی خۆیان بێ بە زۆرە ملی نییە یاخێر هەر یەک یا چەند پارچە یەک دەگرنەوە ئەوە مافێکی کووردە بەڵامەوەی ئەو مافە هەبێ تا ئەوەی تۆ بێنی ئێستا بیکەی بە بەرنامەی سیاسی خۆت بڵێ من ڕێک ئەو ڕۆ دەمەوێ شتێکی جیاوازە بۆ یەکێتی و پارتی ویستو یانە یەکی 6,000 هێزی چەکداریان هەیە 70% بودجێ عێراقیان هەیە عێراق دوو پرێزیدنتی هەیە هەردووچیان کوردن هێشتا داوای جیابوونەوەیان نەکردووە چ معقولە لە ئێمە ئەوە داوە کوردی تورکیە نایانەوێ من ناڵم لە دڵدا نایانەوێ لە بەرنامەی سیاسی چێدا هەیە کە ئێمە دڵێنە لە پێرە پرۆگرامی چه حیزبێکە باز لە جیابوونەوە کراوە جگە لە کۆمەڵە و هەر ئێوە تاوانبارەکرێن ئایا پارتیشی سیاسی یاخۆی ئۆپۆسیۆنیشی ئێرانی هەیە کە لە پێرە پرۆگرامی استراتیژی حیزبەکە باسی جیابوونەوەکراوێت بەڵام دەوترێت کۆمەڵە تاکە حیزبێکە کە هەمیشە ئێران وەکو دەوڵەتێکی کۆنەخواز و کۆنەپەرست و داپلۆسێنەر سیرەکات جگە لە کۆمەڵە تەواوی پارت و لایەنەکانی ڕۆژهەڵات بە کورد و فارسەوە بە حیزبی دیموکرات و تودەشەوە هەمیشە ئێرانیان وەکو دژە ئیمپریالیزم سیر کردو بۆچی ئێوە بەتەنها ئەو تێڕوانی نەتان سەبارەت بە کۆماری باوت پێ بڵم تێڕوانینی ئێمە بۆ کۆماری ئیسلامی ئێران قەت پۆزیتیڤ نەبووە ئێمە ڕانەوەستین کۆماری ئیسلامی بێتە سەرکار تا دژی بوەستینەوە ئێمە خومینی ئەو وەختی ئۆپۆزیسیۆن بوو دژی بووین نەبوومانە حکوومەتی شامان پێچاتر بوو ئێمە لە خەبات بە دژی دیکتاتۆری شادا لەگەڵ هەمووان بووین هەردوو لاتان پێ دیکتاتۆر بووە بە جۆرێک لە جۆرەکە بەڵێ ئەوەی کە ئێران بۆ خۆی پێی دەڵێن ئەمڕۆ لە ئێران پێی دەڵێن نەهزەتی ئیمام خومینی 15 خوردادی 1342 دەکاتە 1963 دەکاتە مانجی 1963 کە دەڵێن خومینی لەوێەوە سەری هەڵدا بزوتنەوەکە ئەو بزوتنەوە ئیرتیجاعی بوو ئەو بزوتنەوە کۆنەپەرستانە بوو ئێرانی گەڕاندە دواوە کاکە کۆماری ئیسلامی ئێرانی بە شارستانیەت بە پێشکەوتن خوازی بە سەنعەت و ئابووری بە هەموو شتێک گەڕاندۆتەوە دواوە بۆ مەسەلەی کوردیش خراپترە خۆ چاتر نەبووە خراپترە ئەوان ئەسن باوەڕیان بەم شتێک نییە بەڵێوی مەسەلەی کورد لەبەرەوە قەت لەگەڵی نەبووین بەڵە حیزبی تو دە و چێوچێ کیفی خۆیانە ئەوانە تاریفی جمهوری ئیسلامیان کرد و تاوانەکەشیاندا ئەوان باجەکەیاندا ئێمە ساغماینەوە ئەوان هەڵوەشانەوە ئەوان کوژران زۆریان مەجبور بوون بەداخەوە مەجبوریان کردن بێنە سەر تەلەڤیزیۆنی ئێران بڵێن ئێمە جاسوسی شوورەوی بووین وامان کرد ئاخریش هەمویان ئەعدام کران نانایە خەتیکی دروستمان بۆ لەسەر کۆماری ئیسلامی بەڵام ئێوە هەمیشە دژی دانوسان و گفتوگۆ و سازش بوون لەگەڵ ئێران دژی دانوستان نەبوو حەسەنی بەنی سەدر لە سەردەمی سەرۆکایەتی خۆی ئەڵێ لە کاتێکە ئێمە خەریکی گفتوگۆ بووین لەگەڵ پارتە کوردیەکان کۆمەڵە شەڕی سنەیانە کرد لە کاتێکا کە هێزە ئۆپۆسیۆنەکانی ئێرانی لە گفتوگۆ بوون لەگەڵ دەسەڵاتدارانی ئێرانیا ئێوە دروشمی مارگ بەر سازشکارانتان بەرزە کردەوە کەواتە بۆچی لەگەڵ گفتوگۆ نەبوونیەوە نا با پێت بڵێم ئێمە لەگەڵ گفتوگۆ بووین و هەر بۆیەش بەشداریمان کرد ئێمە یەکێک لە پێکهێنەرانی هەیئەتی نوێنەرایەتی گەلی کورد بووین کە لە پاییزی 1979 پێک هات یادی بەخێر دکتۆر قاسملو ئیمزای کردو لە تەرەف دیموکراتەوە لە تەرەف کۆمەڵەوە من ئیمزام کردو وە چوشین و گفتوگۆشمان لەگەڵ حکوومەتی ناوەندی تاران کردووە و یا بڵێنەوان هاتوون و گفتوگۆیان لەگەڵ کردوین و 6 مانجێکیش کەم تا زۆر ئەو گفتوگۆیە و ئەو ئاگربەستە درێژەی هەبووە ئەوەی ئێمە دەمانوت ئەوەیە کە مێژوو سابتی کرد ڕاستە دەمانوت ئێران کۆماری ئیسلامی ئێران کات دەکرێ ڕاست ناکا لە گفتوگۆکەیدا نەک نەچین بەشداری بکەین بەڵام بزانین نیەتی چییە کات دەکرێ هێرشێکی دیکە دەکا کاکە ئێمە خۆمان ئامادەکەینەوە بۆ هێرشەی دوایی ئەوە نییە و خۆی ئامادە دەکا بۆ هێرشی دوایی بۆ سەرێمە ئێمەش بۆ بەرگری دوایی خۆمان ئامادە بکەین کەوابێ نا ئێمە لە گفتوگۆ لە ئەنواعی گفتوگۆکاندا بووین یەکەم گفتوگۆی کورد کە بووە
دە 15 ڕۆژ پاس شۆڕشی ئێران بووە کاک فوئادی مستفا سوڵتانی لە طرف کۆمەڵەوە دکتۆر قاسملو کاک سەلاحەدینی مهتەدی و شێخ عیزەدینی حوسێنی ئەوانە تێیدا بەشدار بوون. بەڵێ بەڵام ئێوە هەندێک جار حیزبی دیموکرات و تەنانەت شخصی قاسملوشتان تۆمەتبار کرد تەمەتبار کردو بە دانوستان. ئایا ئەمە پەیوەندی بە بارودۆخە سیاسیەکەی ئەو کاتەوە بووە یاخود ئێوە پێتان وا بووە گفتوگۆ و دانوستانی یەکلایەنە و یەکتەرەفە لە بەرژەوەندی ماڵ داوەدان بێ ئێمە لەگەڵ گفتوگۆ دژ نەبووین قەتیش نابێ کورد لەگەڵ گفتوگۆ یەکسەرە ڕەتکاتەوە بەڵام لەگەڵ سازشی جوداگانە بووین لەگەڵ گفتوگۆی جوداگانە بووین چونکە پێم وانەوە بووە ئەمە هۆرەیە کە پوازێکە ڕژیم دەینێرێتە ناو بزوتنەوەی کورد دەیقەڵەشێتەوە لە لەگەڵ یەکتری هەر ئەوەش بووە هۆکارێک کە بە دانوستانی یەکتەرەفۆ قاسملو تیرۆر کرا و لە خشتەبرا لە ئەسنای گفتوگۆکانی لەگەڵ ئێران بەداخەوە دکتۆر قاسملو جددی بوو لەگەڵ بۆ گەیشتن بە پێکهاتنێک لەگەڵ ئێران بەڵام نوێنەرانی کۆماری ئیسلامی درۆیان لەگەڵ کرد و ڕێک هەرو کەسانەی هاتوون بۆ وتوێژ هەر ئەوانش تێرۆریز بوون و بەدەستی خۆی خودی ئەوانە دکتۆر قاسملو شەید کرد. زۆر باشە کاک عەبدوڵڵا دەوتێمە باوت پێ بڵم ئەم شتانی جەنابەت باسی دەکەیت حەقی بەسەر ئێران چێتیەوە هەیە خۆ نیشان دەدا ئێمە پتر دژ بووین کاکە. بەڵێ نامن مەبەستم ئەو هەڵوێستە جیاوازانەی کۆمەڵەیە لە خۆناغی سیاسی جیاوازە ئەوەی کە من ئەڵێم ئێرانچێتی قسەی من نییە ئەوەندەی کە بۆ چوونێک هەیە لەو بارەیەوە ئەمە شتێکی ترە دەگەڕێتەوە سەر ئەوەی ئایا کورد دەبێت لەگەڵ ئۆپۆزیسیۆنی ئێرانی هاوکاری بکات. ئەوە ئێستا تەوەرێکە ئەچینە سەری بەڵام پێش ئەوە ئەمەوێ لەسەر پێکهاتن و دانوستانی نێوان مهتەدی و مستەفای هیجری زیاتر بوەستم. دەوترێ ئەم دانوستانە جۆرێک لە هاوشێوەی استراتیژێتی نێوان پارتیوێشێتی و مهتەدی و هیجری بەنیازن لە ئایندا ساحەی سیاسی ڕۆژهەڵات قۆڕخ بکەن. ئایا لەم دانوستانە نیەتێکی لەم جۆرە لایەن ئێوە هەبووە؟ ئایا ئەمە خەونی هەمان خەونی بارزانی و تاڵەبانیە بۆ پۆستی سیاسی و کۆنتترۆلکردنی مۆنۆپۆلکردنی ساحەی سیاسی لەلایەن هیجری و مهتەدیەوە؟ گومانێک لەو جۆرە هەیە لە دارێ با پێتان بڵێم ئەو گفتوگۆ و دانوستانەی ئێمە کردمان هیچ لایەنێکی کوردی و هیچ لایەنێکی دەرەکی تێیدا بەشدار نەبوون و تەسیریاندا نەناوە و بە قسەی هیچ لایەنێک نەبووە. باوەش بڵم ئەوەشم پێخراب نییە خۆ لایەنێکی کوردی بکەوێتە پێشەوە و ئەگە کارێکی خێر تەنانەت منەگەر لایەنێکی دەرەکیش بێ کارێکی خێر بکارەتی ناکەمەوە بەڵام بەڕاستی وا نەبووە. بەڕاستی ئەمە شتێکی سربەخۆی خۆمان بووە و ساڵەهایە خەریکین. آخر لە 23 ئاگوستی 2012دا نەتیجەیدا بەڵام 10 ساڵە 11 ساڵە کاری بۆ دەکرێت و کاری بۆ دەکرێت. ئێمە لایەن خۆمانەوە 11 ساڵ کاری بۆ دەکەین بەڕاستی کەوابێ ئەمە مێژووەکەی دەمێنێتەوە سەر ئەوە ئێمە بەتەمای مۆنۆپۆلکردن نین بەڵام بۆ ئەم دوو لایەنە آخر سێناریۆی جۆر بە جۆر تاقی کراوە. خۆمە ئەوەڵ جار نییە دانیشتین 4-5 لایەنە دانیشتین بە چەند هۆکار سەری نەگرت جۆرێکی کە دانیشتین سەری نەگرت بەو قەنەعەتە گەیشتین ڕنگ بێ بێکێشەتر بۆ ئەوەی قۆناغی ئەوەڵ سەر بگرێشتەکە بریتی بێت لەوەی ئەو دوو لایەنە دانیشین وامان کرد و ئەم جارە سەری گرت. بەڵام یەکەم دەبێ ئەم ڕێکەوتنامەیە قوڵ بکرێتەوە و پەرە بستێنێ قوڵ بکرێتەوە پەرە بستێنێ یعنی هەم لە بواری هاوکاری نێوان ئەو دوو حیزبەدا دەبێ داهاتوش بگرێتەوە مە بۆ ئێستایە داهاتوو زۆر گرنگە. ئێرانی دوای کۆماری ئیسلامی چۆن تەعامل دەکەین گرنگە ئەو وەختی بۆ کاروبارەکان دەڵێن چی کەوا بێ دەبێ ئەوەش بگرێتەوە و دووهەم دەبێ هەوڵ بدەین لایەنی تریش بگرێتەوە و پەرە بستێنێ. ئەم ڕێکەوتنامە بۆ ئەوە نییە ئەو دوانە بن تا ئیقرازی عالم کەسی دیکە لەگەڵیان نەبێ مەبەستی ئێمە ئاوان نەبووە بەڕاستی جایترگە خەڵک نەیکەن ئەوە ئیش خوایان. مەبەست بپرسم هۆکاری سەرەکی جیابوونەوەی بەڕێز عەبدوڵڵای موحتەدی لە 2000 لە باڵی برایمی عەلیزادە و ڕاگەیاندنی کۆمەڵەی شۆڕژگەر زەحمەتکێشانی کوردستانی ئێران پەیوەندی بەچیەوە ئایا ئەو پەردبوونەی نێوڕیزەکانی کۆمەڵە هۆکارە سەرەکیەکانی چین ئەو فاکتەرانی کەوا ئەکەن یەک ڕیزی نێوان یەکریزی سیاسی نێوان ڕەوتەکانی کۆمەڵە بەو شێوەیە پەرد بێت چییە؟
دەوترێت لە دوای ژیابوونەوەی عەبدوڵای موحتەدی موفق نەبوو لە کاری سیاسی بەوەی کە دوا بەدوای ئەوە عومەری ئیلخانی زادەی لێجیا ئەبێتەوە لە پاشان گروپێک لە سەردەسی عەبدوڵای کۆنەپۆشی جیابنەوە ئەچنە نێو پژاک هۆکاری ئەم پەردبوونانە پەیوەندی بە چی و هەوڵی ڕیزەکانی کۆمەڵە و لە نێوان بە تایبەت براهیم عەلیزادە و عەبدوڵای موحتەدیە بینی ئێمە و حیزبی کۆمۆنیستی ئێران کە دیارە کاک براهیم وەختی و ئێستاش و وەختی سکرتێری بووە دەگەڕێتەوە سەر هۆکاری فیکری سیاسی ئایدیۆلۆژی شێوازی خەبات قاڵبێکی سیاسی و چوارچێوەیە کە ئێمە تێیدا خەباتی تێدا دەکەین لەبەرەوە بە تەواوی شتێکی سیاسی بووە پاساوی سیاسی هەیە پاساوی بەرنامەیی و فیکری هەیە لەسەر جێرە و کێشەی شەخصی نەبووە دەزانم ئەوان ئەو سەردەمە قسەی شەخصیشیان زۆر بە من کوت بەڵام ئەگەر جەنابەت دێڕێکت دیەوە کە من قسەی شەخصیم بەوان کوتبێ من ئێستا بەرپرس دەبم نیم نەم کردووە لەبەر ئەوە ئێمە پێداچوونەوەی ئەزمموی کۆمۆنیزمی جیهانیمان کرد پێداچوونەوەی ئەزمموی چەپ و کۆمۆنیستی ئێرانمان کرد و بە تایبەتی پێداچوونەوەی ئەزمموی حیزبی کۆمۆنیستی ئێرانمان کرد و بۆ قەناعەتە گەیشتین کە ئەم ئەزممونە زیانی لە کۆمەڵە داوە زیانی لە خەباتی ئێمە داوە زیانی لە جێگە و پێگەی ئێمە لە کوردستان داوە باوەرم پێ بکە زیانی لە نزیکی ئێمە ئۆپۆزیسیۆنی ئێرانیش داوە حیزبی کۆمۆنیستی ئێران کۆمەڵە زۆر خۆشەویست بوو لە نێو هەموو ئەو ساتی ئۆپۆزیسیۆنی ئێرانی خەڵک سەرایان دەبەست بۆی بێن لەگەڵت دانیشن گەورەکانی ئۆپۆزیسیۆنی ئێرانی لە چەپەوە هەتا لیبرال و دموکرات حیزبی کۆمۆنیستی ئێران وای لێکردین بووین بە گولی دووراوە نیان دەدواندین کێشەی منسووری حکمت و ناحەسابیەکانی ئەومان هەموو کڕی بۆ خۆمان شەڕی ئەومان کڕی بۆ خۆمان تێئۆریە غەڵەتەکانی ئەو خۆمان لێکرد بە خاوەنی بۆ خۆی لێی داڕۆی بۆ ئێمە بەجێما بۆ ئێمە شەڕی ئەو بکەین بۆ خۆمان یەکەم کوردین دەبێت بەر لە هەموو شتێک من عەقیدەم وا بووە واشە قەدیمی کۆمەڵە ژوا بوو یەکەم کێشەی نەتەوەیی کێشەی سەرەکی کۆمەڵگەی کوردستانە لێرەش نەبێت لە کوردستانی ئێران وایە کەواتە ئەتوانین بڵێن ئەو ڕاهێڵەی کە ئیبراهیم عەلیزادە و عەبدوڵای موحتەدی لە یەک جیاکاتەوە ئەو ڕاهێڵە سەرەکیە پەیوەندی بە کۆمۆنیزمبوونی کۆمەڵەکەی ئیبراهیم عەلیزادە و کارکردی پێگاتەی چینایەتیە و فەرامۆشکردنی لای نەتەوایەتیە ئەمە یەکێک نەبوو لە هۆکارە سەرەکیانی ئەمە یەکێک لە هۆکارە سەرەکیەکان بووە من لەو بڕوایەدام کۆمەڵە دەبێت ئاڵا هەڵگری ڕزگاری نەتەوەی بێ لە کوردستان بێ ئەم لاولا و بەو جۆرە بچێتەوە سەر بنج و بناوانی خۆی ئێمە ئەوەڵیش ئەو کارەمان کردو بێنە من بەڵگەنامەکانی پێش پێکهاتنی حیزبی کۆمۆنیستی ئێران پێنیشاندەم بزانە هەمووی ئاوایە یان هەمووی وایە کەواتە پاساوی جیابوونەوەی عومەری ئیلخانی زادە چی بوو دەوترێت بەر لە جیابوونەوەی تەقەی لێکراوە لەسەر گوێستە ئەم قسەیە چەند ڕاستە شتیوانە بووە ئەی هۆکاری جیابوونەوەی ئەم پیاوە لە ئێوە چی بوو بەڕاستی تا ئێستاش نازانم هیچ هۆکارێکی سیاسی بۆ نابینم هیچ گفتوگۆیەک نەبوو لەو بارەوەکە بەڕێوەڵازی ئەو چی بێت ئێوە بەحکمەوەی کە ئێوە ئامۆزاییەکیشن کەسی نزیکیەکیشن بەڵێ بنامۆزاییەک بەڵێ تێنەگەشتون لەوەی کە داخوازی سیاسیەکان فکریەکان بۆچی بگاتە ئاستی دابڕان ئەوەندەی کە لە ناو کایەکی سیاسیە ئێوە جەدەلی فکری و سیاسی هەن ئەخ جەدەلی فکری سیاسیمان نە ئەو وەخت بوون ئێستاش هەمان بەڕاستی من تا ئێستاش پاراگرافێکم قسەی سیاسی جیاواز نەدیوە و نەبیستومە کاتم زۆر کەمەوە کاک عەبدوڵای جان هەوڵێم زۆر بە خێرایی بپرسم و ئەگەر بکرێ بە خێرایی وەڵام بێتەوە پەیوەندی ئێوە بە مجاهیدینی خەڵقەوە چۆنە ئێمە پەیوەندێکی تایبەتیمان بە مجاهیدینی خەڵقەوە نییە ئەوەندەی کە فشاریان بۆ هاتبوو دەریان دەکردن لە ئوردوگایە و توندوتی ژیان بەکاردەهێنان ئێمە ئەوەمان لە ڕووی ئینسانیەوە پێخراب بووە و ئەوەشمان ڕاگەیاندوو بەڵام مجاهیدین بێزگە لەو تاوانانەی بەرامبەر بە کورد کردویانەکەەوە گرنگە شتێکی تریشەیە ئەویژەوەیە مجاهیدین زۆر ڕێکخراوێکی نادموکرات و شێوە تۆتالیتێرن هەتا ئەو وەزعی خۆیان نەگۆڕن تعامل لەگەڵیان هاسان تێڕۆینتان بەرامبەر بە پژاک وەک هێزێکی چەکدار و کە شەڕی پارتیزانی لەو دیوی سنوورەکانی ئێران ئەنجامێن سەرنجی ئێوە کەی شەڕی پارتیزانیان ئەنجام هەندێک جار جموجوڵی چەکداریان ئەخۆ دەگەڕێتەوە سەرەوە پەکەکە دایان نێرێ ئەگە پەکەکە لەگەڵ ئێران نێوانی خۆش بێ وەگە ئێستا ئەوانیش دادەمرچێن
ئێوە مەترسی ئەوەتان نییە لە ئاکامی ئەو هەڵانەی ئێرانەوە بە جۆرێک لە جۆرەکان وەک مجاهدینی خەڵق دوور بخرێنەوە و ڕابگوێزرێن و تووشی کێشە بن وەکەوەی کە لە عێراق بەسەر ئەوان هات بە حکومی کە هەمیشێتی مجاهدین بۆ حکومی کە هەمیشێتی دۆستی ئێرانە و هەم حکوومەتەکەی مالیکیش مەترسیەکی لەو جۆرە لە نێوان کۆمەڵانیە. مجاهدینی خەڵکی ئێرە نەبوون، ئێمە ڕاستە وەلەدی ئێرە نین، بەڵام ئێمە کوردین، ئێمە هاونەتەوەین لەگەڵ خۆتان بە دوورخرا و تەبعید نازانن. نا ئێمە ئێرەش بە وڵاتی خۆمان دەزانین و لەو بارەیەوە زۆر فەرقمان هەیە و پێم وایە حیسابەکان زۆر فەرقی هەیە لەگەڵ ئێرە. پێم وایە نە ئەوان کاری وا دەکەن و هەموو کەسیش دەزانێت چەندە ئەوە کارێکی قورسە و دەست بۆ بردننی هەڵەیەکی گەورەیە. من تەسەور ناکەم کە زەو کار دەڵێن ئێوە معلومات و زانیاریتان لەسەر سنوورەکان و لەسەر ئەنساری ئیسلام داوە بەهێشێتی وەک کۆمەڵە ئایا چەند ڕاستە ئەمە؟ دەستگای زانیاری یەکیەتی 1000 بەرابەر لە ئێمە زیاتر شت دەزانێ، پێویستی بە ئێمە نییە. نەخێر زۆر بەڕێز عەبدوڵای موفتەدی سکرتێری کۆمەڵی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران، سوپاس بۆ زانیاریەکانت، سوپاس بۆ بەشداری و پێشنیارەکانت. خۆشحاڵ بووین و دڵخۆش بووین بە میوانداریت لە بەرنامەی ڕووداو مێژوو. بەڕێزان کاتی بەرنامەکە کۆتایی هات، تا تەوەری داهات و میوانی داهات و بەخواتان ئەسپێنی خواتان لەگەڵ. زۆر سوپاس کاک عەبدوڵای.